ئایزانی ماسڵاوتان نەبێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش وەک دوێنێ بەڵێنمان پێیان کە چاوپێکوتنمان لەگەڵ هونەرمەند ئەکتەر شانۆکار شەماڵی ئەبەڕەش کرد و لە کۆتایی گفتوگۆکەمانە لەگەڵ کاک شەماڵە بەڵێنی ئەوەماندا کە ئەمڕۆژ لەگەڵتان بەردەوام بین و بۆ ئەمڕۆ هونەرمەند شادان فواتمان لەگەڵا بێت کە خاتوونی هونەرمەند کە تەنیا هاوسەری هونەرمەندێکی گەورەی کورد نییە بەڵکو خۆی ئەستێرەیەکی درەوشاوی نێو هونەری کوردیە. گفتوگۆیەکی هونەریانی لەگەڵاکەین و لەگەڵ خاتو شادانیشا بۆ ئەمڕۆژ بازاڕێک بکەین بزانین جیاوازی نێوان بازاڕی کاک شەماڵ و شادانخان چۆنە. شادانخان سڵاو دەبێم کاتەوە باش. سڵاو لە بەڕێستان سوپاس دەکەم. سپاس بۆ تۆ زۆر بەخێر بێنەوە بۆ کوردستان بۆ شاری سلێمانی. زۆر سوپاس دەکەم زۆر دڵخۆشم کە ئەم جارە گەڕامەوە سلێمانی و هیوادارم ئەم چەند ڕۆژی کە ماومانە لێرە بەخۆشی تێپەڕێنین. چەند ڕۆژێکتان ماوە؟ بەڕاستی چەند ڕۆژێکەوەش کەوتۆ سەر شەماڵ ئەو ئەگەر بێوێ زیاتر بمێنێتەوە سەحەتی ڕێگەی ئەو بە کە بمێنێتەوە زیاتر مێنێت. کەواتە بۆ جەژن لەگەڵمانە نابن؟ وەڵڵی ئەگەر شەماڵ باش بێت بە تەئکید لێرابین. لە هیوای تەندروستێکی باش بۆ بەڕێزیشت و بۆ کاک شەماڵیش لەگەڵ کاری هونەریە فیلمێکتان هەبوو بەرنامەشمان بۆ کردن لە کورسات مەگەزینەوە بەڵام کاری هونەری نوێ چی هەیە چیتان بەردەسە؟ لە ڕاستیە من هیچ کارێکی هونەریم نییە ئەم کە هاتوومەتەوە بەس شەماڵ وەکو باسی کرد ئەو کارە هونەریە من تەنها وەکو شتێک حەزم کرد لەگەڵ شەماڵە بێمەوانێ و بابە تەنها نێتەوە دایمە حەزەکەین هەمیشە بەیەکەوە هاتو چۆ بکەین. ئەخیر کاری هونەری من ئیشێک بوو ئەویش بەڕێز کاک لوقمان قاسمی بانگهێشتی کردین کە بچین بۆ دانیمار لێ چەند ڕۆژێکمان تێپەڕان لێو کارێکی زۆر جوان و ناوازەمان کردووە بە بڕای من کارەکە تەواو بووە بەس ئێستا پێشکەشکردنی ماوە ئیشەکە زۆر جوانە کارێکی کۆمەڵایەتیە لە هەوا و ئەو هەوای دانیمارکیش ئاوایکی زۆر خۆشە لەوێ ئەم ئیشە هەموو شتێک تەرتیب کراوە و فەتەیەک تقریبا هەفتەیەکمان پێچوو گەڕاینەوە. دەستان خۆش بێت هەر بژین شادانخان چۆن باسی ژیانی هونەری خۆیە کات هەر لە سەرەتاوە کە دەستی بەکاری هونەری کردو هەتاکو ئێستا ئەگەر ئەمە کورتکەینەوە بیکەینە پێناسەیەک کە زۆر زەحمەتە ئەو شتە بەڵام چۆن پێناسەی ژیانی هونەری خۆتەکەیت؟ ڕاستیە من بە نیسبەت خۆمەوە زۆر دڵخۆشم کە ناوی هونەرمەندم پێوێگەر ئەو خەڵکە ڕازی بێ بۆی کە من ناو بنێن هونەرمەند. بەڕاستی خۆم زۆر دڵخۆشم بەوە چونکە ینی هەز بە گەورەی خۆمەکەم هەز بە خۆشەویستی ئەو خەڵکە ئەەکەم کە ئەماتێ و دەستپێکردنی کاری هونەری منیش هەر زۆر دەمێکە گەڕێت پێش بم بە هاوسەری شەماڵ لەگەڵ باوکمە ئەم کارەمان دەستپێکرد لە کۆمەڵی هونەرە جوانەکانەوە هاتین دەستمان پێکرد هەرچەندە من دەرچووی هیچ قوتابخانەیەکی هونەری نیم هەموو جارێگەڵی من دەرچووی کۆمەڵی هونەرە جوانەکانم لە کۆمەڵی هونەرە جوانەکان بۆ کارێکی درامی بوو دەرچووی کۆمەڵی هونەرە جوانەکان و بنە ماڵێکی هونەر دۆستیش. بەڵێ بالضبط باوکم منی برد لەوێ پێشکەشی کۆمەڵیەکەم وەسا ئافرەت زۆر کەم بوو دەور ببینن لەبەرەوە من منی برد بۆ ئەوێ کۆکو ئەگەر پێویستیان بە ئافرەتێک بوو ئەو من ئامادەم منش خۆم دڵخۆش بووم بۆ هەر لەوێژێک سەر شەماڵم ناسی لە کۆمەڵ ناسی هەر لەو کاتی ئەو ئیشەشەکەمە مزین بوو کارێکی جوان بوو دواتر دوای ئەوە کارێکی جوان بوو یادگارێکی خۆشیشە یادگارێکی زۆر خۆش بوو بەڵێ دواتر یەکەم کاری من کە کردم بازرگانی ڤینیسیا بوو ساڵی هەفتاویەک ئەویش دەرهێنانی مامۆستای خالی خۆش بوو ئەنوەر توڤی بوو خراجی کرد هەرنێ لە هونەرمەندە بەناو بانگەکانی سلێمانیتیا بوو لە گەوەرە هونەرمەندەکان ئەو ئیشە زۆر جوان بوو هاتەنە من دەورێکی زۆر بەسیتم هەبوو ئیتر دواتر بەردەوامی ما بەکارەکە تا ئەو کاتی هات بە هاوسەری شەماڵ ئەویش مەجای ئەوەیەکی بۆ ڕەخسانم کە دانەبڕێم لە کارەکە ئیشەکانی من ئاوا ڕۆشتە پێشەوە تا ئێستاش من و شەماڵ هەر بەردەوامین هەتا ئیشی جوان هەبێ و کاری جوان هەبێ هەر بەردەوامین گوێژ ناینێ بە تایبەتی شەماڵ قەت هەرگیز گوێ نەهاتەوە ئەبێ لەگەڵ کەسێکا بێکە لە تەمەنی خۆیان بێ دەرهێنەرەکەی بێ ئەم هەمیشە هەوڵیاوەڵەر گەنجانە ئیش بکە منیش بە هەمان شێوە هەردووکمان بەیەکەوە زۆر محاولی ئەوەکەین گەنجەکان لەگەڵ گەنجا ئیشکین هاتنەوەی ئەم جارەشم ئەوەنە پێم خۆشە چونکە زۆر گەنجی ئێمە ناناسێ بەڕاستی نازانین ڕابردووی ئێمە چییە ئێستا کە هاتوینێتە ئەو گەنجانە ئێمە ئەبینین و ئێمە ئەوانە بینین بەس ئەکرێ بڵین زۆر نییە کەمن ئەو کەسانی کە ناتان ناسن ئەو گەنجانی کە ناتان ناسن یان ئاشنا نەبوون بە کارە هونەریەکانی بەدەستن لە مەجای هونەریە لەوانەیە زانی زۆر ئەمان ناسن بەس
ئەو کەسی کە عاشقی ئێمە و نەوەکانی ئەوانە کەمتر ئێمە ئەناسن ئێتر لەبەرەوە ینی زۆر دڵخۆشم کە ئەم جارە هاتوومەتەوە و هیوادارم کاتێکی بە هیوای بەردەوامی بە هیوای کاری باشتر کە لە کاری زۆر باشتر و جوانترابتان بینینەوە هەردووتان بە کاک شەماڵیشمان وت داوای لێبوردنمان هەیە ئێوەمان قەت بە جیا نەبینیوە بەردەوام پێکەوە بینیمانن بەردەوام پێکەوە زۆر جوانن بمێنن بۆ یەک بەختەوەر بن دڵخۆش بن بەڵام بمان بورن کە ئەم جارە ئێوەمان جیا کردەوە لە ئەم بەرنامە زۆر ئەتیادی هەموو جارێک لە لەندەن تاراجا بڵێ بەس خۆزگە چاوملی بواە ئێوە چۆن ئەژین لە ماڵەوە ئەوە یەکتیتان خۆشە بەس لە کوونێکەوە حەزمەکرد ئێوە ببینم زان ژیانی ئێوە چۆنە ئیتر یعنی خۆشە کە ئێمە خۆمان ئاوا یەکتیمان خۆشی و خەڵکەش حەز بەوە کاکە ئێمە ئاوا ڕێکین لەگەڵێکە معنی بەڕاستی زۆر بەدەگمن مشکیلەمان هەبێت لەناو خۆمانە حەلیەکەین چۆن باسی کاک شەماڵەکەیت چۆن باسی عاشقەکەتانەکەیت شەماڵ هەمیشە شەماڵ و تومە تاجی سەری منە ئەگەر شەماڵ نەبێ من هەموو وازان من نیم بەڕاستی شەماڵ تاجی سەرمە تاجی سەری مناڵەکانمە یعنی عشقەکەشمان وای کردو ئەمەی تریکتریمان خۆش بێ بڕواتە بێت تا ئێستا تقریبان وا لە ساڵی هەشتاوە تا ئێستا 46 ساڵە بڕواتە بێ ئێستا یادگارەکانی و کاتە بازەکەین کە بێکەوە بووین و کە چۆن بیدایەت دەسما پێ کە چۆن نەبوو بووین و هیچمان نەبوو ئەو کاتانە هەموو جاری لەگەڵ شەماڵە باسی ئەو یادگاریانە زۆر جار ئێمە ئەژێنێتەوە جارێکی تر باشە گۆرانێکی زۆر خۆشی بۆ ئێمەوت گۆرانی بۆ تۆڵە لە ماڵەوە وەڵایی جارجاری هەڵێت نەکەم و کاتێک من دەنگ زۆر ناخۆشە هەموو جارێکڵم کەواتە من داوای گۆرانی نەکەم هەموو جارێک کە سەفەرەکەی نەچین ئیشێکی فەنێ بێن بۆ ئەم وڵات بە وڵاتەینە بۆ کوردستان هیدێک لە برادرانە ئەڵێن کاک شەماڵ گۆرانی بێڵی ژەڵ وڵی ناتوانم منی ژەڵم شەماڵەگەر نێڵی منێڵێم ئەوانی ژەڵ نە بە قوربانە تۆ نێڵی بە هەر کاک شەماڵ بێڵێ من دەنگ زۆر ناخۆشە یعنی نازانم هیچ تەمرینێکم نەکردو بۆ دەنگم ئیتر لەبەرەوە ڕەنگە بەلای خۆتەوە بێ بەڵام بەلای ئێمە بڕوان ناکەم دەنگدا زۆر کەس گوێی لە دەنگم گرتو من یۆژ نایەمێ زۆر تاکە ناو کۆمەڵانە و جەماعەتا دەنگی لێ بەرزەکەمەوە و تروازم بەس هەر زۆر گۆرانی چیت بۆ لە کاک شەماڵ والله هەرچەنەکە مەڵێ کە دوو قۆڵی بن بێکەوە بەڵێ کە دوو هەرچەنەکە مەڵێکە بەڕێگاچین پیاساکەین گۆرانەکانی خۆل گۆرانی ئەوانی تر ئەڵێتەوە ئێوارەیە هین ئێوارەی ئەڵێتەوە بەڵێ ئیمام مۆسای بەڕێز ناسری ڕەزازیالێتەوە هینی ئیتر ئەو گۆرانە کۆنەکان ڕەفیق چالاک ئەوانە زۆر جار لە کۆڕ و کۆبنەوەکانشە هەمیشە داوای لێکەن ئەو شتانە بڵێت ئیتر چەنەڵێ من ئێستا خوشتم تاوانێت چونکە تەمرین نەکردووە تۆزی زەحمەتە بۆ بمێنن بۆ یەک بەختەوەر بن ئەگەر کارێک لە کارەکانی تۆ هەڵبژێرین خۆت حەزەکەی کام کارە بێت خۆت دەست بۆ کام کاریان تەبێت لە ڕاستیە من هەموو کارەکان موکێ خۆشەوێ هەڵبژاردننی و کارە جگەڕێتە بۆ ئەو خەڵکی کە ئیشەکەی منیتیوە زۆر زار بە ناوی ژیانەوە بانگ مەکەن کە مساڵی هەفتا حەوت ئیشێکماکە بە ناوی ژیانەوە دواتر بە ناوی گوڵاڵەوە بانگ مەکەن ئیتر حەج ئیشێک بێتە پێشەوە ئەو ناوە بانگ مەکەن من زۆر خۆشحاڵم کە ئەو هەموو ناوم هەیە زۆر خۆشحاڵم کە توانیمە کارێک بکەم بۆ کورد ئەگەر شتێکی زۆر بچووکیش بێ هەنی جێدەستم ئەگەر ێک تۆزیش دیار بێ زۆر خۆشم بەوە دەستی خۆش بێت لەگەڵ کاک شەماڵە بازاڕیمان کرد لەگەڵ تۆش پێمان خۆشە بازاڕیە بکەین بزانین جیاوازی چییە و بازاڕێکەی تۆ و لەگەڵ بازاڕی کاک شەماڵە بزانین ئەو شتانی کە ئەو حەزیلی بۆ ئەو شتانی کە ئەو دەستی بۆ بردو بە دوایە گەڕاوە بۆ تۆ بە هەمان شێوەیە یان جیاوازترێکە من زیاتر هەموو جارێگەڵێم شەماڵ خواردن کەمە خوات من ینی زیاتر شتاخۆ بەڵێم زۆر حەزەکەم تۆ ئەو خواردنانی حەزی لەکەی بیکەڕم منیش لەگەڵ تاخۆم ئەو زۆر ینی تالیبی زۆر شناڵی ئەوە ناخۆم حەزی بە چییە چی بۆ دروستەکەی لە ماڵەوە وڵی زیاتر حەزی بڵین لە چییە حەز لە شفتە زۆرەکە حەز کفتە زۆرەکات کفتە زۆر حەز لەکات ئیتر زیاتر گۆژ ناخوا ئەو گۆشت بڵین بکرێتە ناو شلوانە ناخوا بەس بە قیمەکەی خوارد لە قیمە لە جیابی خوارد بریشش حەزێکە شفتە زۆر حەزلێکە شفتەی خۆشی بۆ دروستەکەی زۆریش بۆی دروستەکەی زۆری بۆ دروستکەم تەقیم تا 2 ڕۆژ 3 ڕۆژ بۆی بمێنێتەوە لێ بخۆ یای دەستە خۆش بێت چین بازارێکەمان بکەین زۆر چاکە فەرمووی شادان خانەسا دەستکەین بە بازارێکەمان ئێمە دوێنێ وەکو پێشتریش بۆم باس کردی لەگەڵ کاک شەماڵە چاپێکەوتنمان کردو و بازاریشمان کرد ئەزین جیاوازی بازاری تۆ و کاک شەماڵ چۆنە ژنان ورترێکن لە بازاڕیە پیاوان وەڵا ئەوەی من بزانم ژنان ورترێکن شەماڵ دوێنێ ماست و مەجموعەیە ئەوەی هێنابوو باشە بەس ئەمڕۆ من ناچم بەلای ئەو شتانە شتێک نەکڕم شتی تۆ چییە زیاتر بۆ منە بیتە شوێنێکی ئاواوە کە بابەتی خواردن و شتانی لێبێ حەز بە چیەکەی زیاتر بۆ دوای چی ئاگەڕێت زیاتر حەزم لە شتە کوردەواریەکانە
زۆر من زۆر تالیبی شتە کوردەوارە کەشک و دۆینە و ترخێنە و ئیتر ئەم شتانە هینا تقریبا هەموو ئەم شتانە هەیە لەوێ بەس لەوانەیە بۆ هەندێکی ڕێگەیەکی دوور بگریتە بەر تا ئەگەیتە باشە چی لێرە و لەوێ نییە وەڵام بەسە بۆ نمونە من تا ئێستا ترخێنم نەدیوە ترخێنە تەڕنە و شگلۆیە طبعا ئێوە لێرەیکردن و ئەیبەنەوە بۆ ئەوێ سە بۆ نمونەوە قەزوانە خەزوانی ناو ترشیان باشە ئەوە نییە زۆر هەر نەمدیوە لەوێ قەزوانە باشە ئێستا لەم بابەتانەیە تۆ حەز بە چیەکەی وەڵام من لەوانەیە بڵێم قەزوان قەزوان بەڵێ قەزوانە ئەمە دوونەوە قەزوان دانراوە ئەویان هی ترشیاتە وە قەزوانی وش بەڵێ باشە سلااوت دەبێت زۆر سپاس قەزوانی وش چارەکێک لەو قەزوانی وشکەم کاکشەماڵی و کە ئەمنێرێت بۆ بازار بۆچی ئەمنێرێت من ڕاستەخۆچم ئەوە کڕم و ئەگەڕێمەوە دوایی یانی بێ من قایمی بۆکەم ئەوە بکڕ ئیت هەر لەوە زیاتر ناکرێت چێ شتەکان ئیتر زۆر جاشت هەرزان کراوە لە سوپەرمارکت شتەکان ناچێت ئەو شتانش بکڕێت ئەلێن باشە خۆت نووسراوەزان کراوە نەکرێت ئەم دیتۆرەوە ئەم بەس بۆ ئەو شتێکە لە قایمەکەی بۆ نووسیوەوە کرێتەوە گەڕێتەوە بەس لەگەڵ من ناکچین بێکەوە قایمەشم کردووە خۆی باسی ئەوە شیە کردی و زۆر کەمەچم بۆ بازارایی زیاتر لەگەڵ شادەخانە حەزەکە بێک و بچن بۆ بازار هەر هەموو شتێکمان بەیەکەوەیە ئیتر لێ بێک و پیاسەکەین بێکۆچین بۆ سوپان ماکە سەردانی ماڵانەکەین باشە ئەم گوێزە کوردیە جوانەی لێرە هەیە تەماناییەوە نییە یان لێرەوەی هێنن بۆ لە سوپەرمارکتەکان زۆر هەیە لە سوپەرمارکتەکان بەتایبەتی ئەمەیان هەیە خۆشیشە بەڕاستی بەس ئەمانەش زیاتر لە دوکانی بڵین ئەفغانی و عەرەب و ئەوانە زۆر هەیە ئەوانە چ شتێکی تر ئێستا حەزم لە گوێزی شەتۆزێک لێرە گوێز بکڕم باشە گوێزی کوردیمان بیتێ باشە گوێزی کاکڵی کوردیمان بێت پرسی ناوێ شادان شتێک کە کوردی بێت جیاوازە و تایبەترینە بابەتی چەرەسەکان چاچەند چەرەسات من شەماڵ زۆر حەزە چەرەساتەکە من بەتەوانیم من بۆ دەرەجێت چەرەسات ناخۆم ئەو دوێنێ حەزی لە نان و ئەو زۆر حەزە ڕاستەخۆ کە هاتینە ئێرە ناوساجی و ناوشکێنەکەی حەز لێ بوو من کەمتر نانەخۆم من کەمتر نانەخۆم ئەو زیاتر حەزنان بە هەموو شتێکەوە بەڵێ بەڵام زۆر تەندروست شتەکانی هەڵەبژار هەرچیەکی هەڵبژاردایە لەبارەی چاوریەکەیەوە لەبارەی سوێریەکەیەوە پرسیاری تەواویە کرد اینجا هەڵیە ڕاستەکە ئیتر لەمانەش وەڵا بڵێم چی نازان تۆزێک لەم بستەیە ئەبم تۆزێ لە بستەشمان بەنێ بێ زەحمەت ئەمە ترخێنەیە ئەمەش ترخێنەیە ئەمە دوێنەیە ئەمە ترخێنەیە و ئەمە دوێنەیە ئەمەش دووە لەوە برنجی کوردی ئەوەش برنجی کوردیە ئەمە ترخێنەیە بە سەلک دوێنە برنجی کوردی ئەمانە ئەبەنەوە بۆ کاکشەماڵ حەزی بە خواردانە وەڵای شەماڵ کەمتر ئەماخوا بەس برنجی کاکشەماڵ حەزی بە شفتە هەیە ئەو خۆشی دوێنێ هەر هەمان شتی وتی زۆر حەز بە شفتە هەیە زۆر حەزە شفتە ئەکات زۆر دائما دائمەیکەین ئەو شتانەی کە زۆرە هەموو خێزانەکەمان کۆبێت و بڵێن بۆ نمونە ماڵی شاری کوڕم ماڵی شایی کچم ماڵی شارای خۆشکم هەموو کۆبینە و مقدارێکی زۆر زۆرەکەی میتر ئەو ڕۆژە تێری لێ خۆی خۆشە لەمە بەرنەوە وەڵا هەگەر دوو سەرکی لەوە بەرمە زۆر خۆشە لەمەشمان بۆ دابنەی ترخێنە بۆ زستان خۆشە زۆر خۆشە زۆر زۆر بۆ زستان خۆش بەڵام وەستای تایبەت و کابانی تایبەتیەوێ بەڵام کاکشەماڵ باسی دەساوی توی کرد باسی خواردنەکانی توی کرد کەوتی خواردنەکانە زۆر زۆر تایبەت بەڵێ من کە تازە شوم کردوەری خواردنی دایکم ناگاتە خواردنی دایکم بەس ئێستا ئەڵێ خواردنەکانی تۆ لە هەموو کەس خۆشترە دەستان خۆش بێت لە شانسا بێت ئەگەر ئەوشمان ئامادە بێت چ شتێکی تر هەیە هیچی کەتەوە دەستخۆش دەستان خۆش زۆر سواس شتەکانمان ئامادەی و فەرموو زۆر سواس دەستخۆش زۆر زۆر سواس شادان خان زۆر زۆر خۆشحاڵ بووین سواس بۆ تۆ سواس بۆ ئامادەیت سواستانەکەم سواس بۆ بەرنامەکەتان سواس بۆ کەناڵە جوانەکەتان سواس بۆ هەموو شتێک سواس بۆ ئێوە دەستان خۆش بێ و سواس بۆ کاتی بە ئێمە بەخشی دەستە خۆش بێت ئازان و خۆشەویستان گەشتینە کۆتایی لەگەڵم چاپێکەوە تایبەتەمان لەگەڵ خاتوو شادان فوات هونەرمەند ئەکتەر هیوادارین بەدڵتان ببێت هیوادارین کە ئەوانیش بەختەوەر و دڵخۆش بن و هەمیشە بەیەکەوە بن هەمیشە بەیەکەوە لە کارە هونەریەکانە لە هەموو شوێنێکات چۆن بەردەوام بەیەکەوەن ئەوە بیان بینین ئێوەش هەمیشە شاد و بەختەوەر بن